توانای زیاتر لە 200,000 سەردانیکار و گەشتیاری هەیە لە ئێستا کەشوهاو گونجاو بێت. کاک ڕێژین ڕێژەی هاتنی گەشتیار چۆنە بۆ سەیرانگەی دوکان لە دووەم ڕۆژ جەژن و لە یەکەم ڕۆژیشا چۆن بووە؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەراتان. ئەوەی کە هەیە ئێمە لە دوێنێ دوانێڕۆکەوە بە شێوەیەکی باش گەشتیاران ڕۆکەنە سەیرانگاکان و لە ئەمڕۆ سەعات 9 ئەوەی کە خۆمان متابعەمان کردووە، خەڵکێکی زۆر هەم لە هەوڵاتیان و هەم لە گەشتیاران دێنە سنووری قەزای دوکانەوە. ئەوەی کە هەیە پشۆکان زۆرن لە ئێستادا ڕێژەیەکی باش لە گەشتیار هاتوونە سنوورەکەەوە، بۆیە پێشبینیەکەین لە تا ساعت 4 و 5 ئێوارە ڕێژەی هاتنی گەشتیار بەردەوام بێت. چی کراوە بۆ پێشوازی گەشتیارە ئاسانکاری بۆ گەشتیاران لە نرخی کەپرەکان؟ ئەوەی کە هەیە ئێمە تاوای شوێنە گەشتیارەکانمان پابندن و نرخەکان بەپێی داخوازی گەشتیاران مامەڵاکەن و لە ئێستاشا سیارەکان جێگیرن و لیژنەکان ئێمەش لە ئێستادا لە ئەرکان لە تاوای شوێنە گەشتیارەکانەوە بە سوپاسشەوە قایمقامەتی قەزای دوکان لیژنەی ئابووری بۆ پاڵپشتی لیژنەکانی ئێمە بڵاو کردوێتەوە لە شوێنە گەشتیارەکانە. هاوڵاتیان ئەگەر هەستیان بە بوونی استیغلال کرد دەتوانن پەیوەندی بکەن بۆانەوە تا ئیجراعاتی پێویست بکەن. ئەو ژمارەیە چەندێکە کە هەوڵەتەن بۆی کاگەت سکاڵایشان هەبوو لە قەزای دوکانە پەیوەندیتان پێ بکەن؟ لە زۆربەی پرۆژەکانە هەیە، ئەتوانن هاوڵاتیان هەر لەوێ هەنێ لە پرۆژەکان هەڵیان واسیەوە یاخود زۆربیان هەڵیان واسیەوە توان پەیوەندی بکەن. ئەم لیژنەکانی ئابووری قایمقامەتی لیژنەی پشکنی بەڕێوەبەرایەتیمان. قەزای دوکان وەک سەیرانگەی بەتایبەت سەیرانگەی دوکان توانای لەخۆگرتنی چەند گەشتیاری هەیە؟ ئەمە دوشتی جیاوازە. ئێمە ئەگەر باسی گەشتیار بکەن گەشتیار ئەوانن کە شەو ئەمێننەوە بۆ ماوەی 24 کاتژمێر، ئێمە زیاتر لە 300 کابینەی گەشتیاریمان هەیە لە دوکانە و دوو وتێلی 5 سێرەمان هەیە و چەند مۆتێلێکمان هەیە و چەند ئاپارتمانێکمان هەیە و لەگەڵەوەشە ئەگەر کەشوهەواکە لەبار بێ خەڵک لە ژێر کەپرەکانیش ئەمێنێتەوە، بۆیە ڕێژەکە جیاوازە. بۆیە لە ئێستاشدا کە کەشوهەوا گونجاو خەڵکەتوان لەسەر دەریاچەکەش وە لە شوێنە سروشتەکانی تری دوکانیش بێنێتەوە. دوکان ڕێژەیەکی زۆر لە ڕوبەری فراوانی هەیە، هەم لەسەر دەریاچەکەەوە هەم لە بیدایەتی هاتن بەرەو دوکان، بۆیە توانای زیاتر لە 200,000 سەردانیکار و گەشتیاری هەیە لە ئێستا کەشوهەوا گونجاو بێت. پرۆژەی نوێچیتان بەدەستێ بەنیازی چین ئەمساڵ بۆ قەزای دوکانی بکەن؟ ئەوەی کە هەمانە لە ئێستادا چەند پرۆژێکمان لە کاردان، بەڵام ئەمە لە ئاست محیەمانین کە پرۆژەی کابیناتن، بۆیە ئومێد دەکەین ئەو پرۆژە گەورەی کە ئێستا لەوە بەرهێنانەوە کاری لەسەرەکرێت لە داهاتوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ دوکانە چێتە قۆناغی شنووە.